هەردی ماوەی 2 ساڵە لە هاوسەرەکەی جیابووەتەوە. کوڕە تەمەن 6 ساڵەکەی لە لای دایکی دەمێنێتەوە. بۆ بینینی کوڕەکەی دەبێ هەفتانە 2 جار چاوی پێی بکەوێت. ئێستا ئەو باوکانەی بە هەر هۆکارێ لە هاوسەرەکانیان جیابوونەتەوە و منداڵ لە نێوانیاندا هەیە، داوا دەکەن کاتی بینینی منداڵ زیاد بکرێت، ڕێگەشیان پێ بدرێت، هەفتانە ڕۆژێک منداڵەکانیان ببەنە لای خۆیان. ڕاست ئێمە لە جیابوونەوە لە یەک جیابوونێتەوە، بەس نابێ ئەو مناڵە بێتە مای قوربانی بێن هەردووکمان. هیوادارم ئەم حکوومەتێ بە دوواداچوونێ بکاتەوە بۆم بڕیارە، ینی بۆ بانمونە بابێتە هەفتەی مانگی 4 جار هەموو هەفتێ بیبێ لە هەشتی بەیانیەوە بە وە 3 ئێوارە بێتم با تاقێ لە لامان بێ، با ڕۆژێ لە لامان بێ، کەی کێش هەیە دێ بچنوی بێ بکەن کاگە ئێمەش جەرگمانە خۆ بەس منداڵ ئەو نییە با لە 15 ڕۆژ جارێ با 24 ساعت لامان بێ، ینی نابێت ئاخر زمانە بێ 11 دانە ساڵە من ناچوو عێراقم فەرموو باوکم سەعات چەنە هەتا ئیسە منداڵەکەشی نێنەوە باوکم ئەو با کامیرەکە با دیار بێ خۆی بە پێی قانونە بنەبێ منداڵەکە لێرە سەعات 9 وەربگرم. دوای حاکم چ قەرارێکی داوە لە 9 بۆ سەعات 2 لێرە لەیەکە بێ منداڵەکە تەسلیم بکەیتەوە. لە یاسای عێراقدا دوای جیابوونەوەی هاوسەرەکان لە یەکتر منداڵ بەدایک دەدرێت. یاساناسێک دەڵێت دەستبردن بۆ گۆڕینی بڕگە و یاساکانی باری کەسێتی عێراق سەختە، بەڵام ئەگەر ڕێگە بە باوکەکە نەدرێت منداڵەکەی لە وادی دیاری کراودا ببینێت، دەتوانێت سکاڵای یاسایی تۆمار بکات. ئەم یاسایی ئێستادا هەیە یاسایەکی پوخت و تەواوە، هیچ پێویستی بە دەستکاریکردن نییە، چونکە جاران لە مانگێکە 2 جار باوکەکە مافی بینینێن، بەڵام ئێستا لە ماوەی مانگێکە 4 جار تا 4 جار بۆی هەیە بیبینێت و پێچەوانەکردنی یاخود لە وادی دیاریکرا بووی نەبرێت مافی ڕێکاری یاسایی بگرێتە بەر بەڕای یاسادانەران هیچ کەم و کورتێکی تێدا نییە ئەم یاسایە. لە بەندی 57 بڕگەی 4 یاسای باری کەسێتی عێراقدا هاتووە. منداڵی دایک و باوکێکی لێکجیابوو تا تەمەنی 10 ساڵ لای دایک بمێنێتەوە. باوکەکە مافی ئەوەی هەیە لە مانگێکدا 3 بۆ 4 جار منداڵ ببینێ. ئاسۆ ئەحمەد، کورسات نیوز، کەرکووک.